لەگەڵ ئەوەی کەوا منداڵ دیاری و خەڵاتێکی هەرە گەورەی خوای پەروەردگارە بۆ دایک و باوک، بەڵام بەو مەرجەی بەڕەحمەت بێ. ئەگەر منداڵێکی بە زەحمەت بێ، گەورەترین گرفتاریە لە ژیانی ئینساندا. هیچ ناڕەحەتیەک بۆ سەر دڵی دایک و باوک لە منداڵی خراپ ناڕەحەتتر نییە. خەڵکانێکی زۆر لەم سەردەمەدا کاتێک کە دەناڵێنن بۆ بێمناڵی، لە بەرامبەریاندا خەڵکانێکی تریش هەیە دەناڵێنن لە دەست منداڵی خراپ. خەڵکانێک پرسیار دەکا وەڵڵاهی نازانم لە زروف و زەمانێکە این منداڵەکانمان خراپ بوون، لە دەست دەرچوون، نازانم چی پێ بڵێم، بە چ نەسیحەت و ئامۆژگاریەک ئامۆژگاری بکەم، چ کتێبێکی پەروەردەیی بخوێنمەوە کە منداڵەکانمی لەسەر پەروەردە بکەم. پەروەردەکردنی منداڵ لە ڕێی بەرنامە و کتێبی پەروەردەییەوە شتێکی باشە، بەڵام پەروەردەی منداڵ لە ئەمڕۆدا بە تایبەت لەسەر سێ شت وەستاوە. یەکەمیان لە ناو ماڵەکەی خۆتدا پەروەردەی دایک و باوک بۆ منداڵەکەی. دووەمیان کاتێک کە لە لای تۆ دەڕوا و دەچێتە قوتابخانەکەی، مامۆستاکانی چۆنن، ژینگەی قوتابخانەکە و خوێندنگاکەی چۆنە، تەئسیری زۆر گەورەی لەسەری هەیە. ڕێک بە تایبەتی لە قۆناغی بنەڕەتیدا، هەتا دەتوانم بڵێم لە قۆناغی زانکۆشدا، خوێندکار و قوتابی زۆر لاسای مامۆستاکەی دەکاتەوە، زۆر دەیەوێ وەکو ئەو بچێ. سێمیشیان کاتێک کە دەچێتە کۆڵان، دەچێتە دەوروبەر هاوڕێکانی. ئەمڕۆ لە هەموو هاوڕێکان خەتەرتر و باشتر بریتە لە فەیسبوک. ئەگەر تووشی کۆمەڵێک شتی باش ببێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێکی باشە. جاری وایە تۆ دەتوانی زاڵبی لە کۆڵانانە هێڵی کۆمەڵە خەڵکی خراپ بەجەستە لەگەڵی بن، بەڵام لە ژوورەکەی خۆی چی لێ دەکەی؟ هەموو دەرگاکانی لەسەر داخەی ڕەفیقەک خراپەکانی وا لە ناو موبایلەکەیدا بۆی هاتوونە ژوورەوە. لەو سەری دنیا لە ئەمریکاوە دێ، جاران هەر لە کۆڵان و گەڕەکی خۆتدا بوو، هەر لە شارەکەی خۆتدا دەتوانی بڵین خەڵکی لێ دوورخەیتەوە. ئێستا چی خراپەکارە لە شەرق و غەربی دنیادا لە ناو موبایلی منداڵەکانماندا حازرە، هەروەکو چاکەشی تێدا حازرە. بۆیە ئەم سێ بوارە هەرسێکیان کاریگەریان لەسەر ئەوە دەبێ منداڵێکی باش بەڕەحمەت یا منداڵێکی خراپ و پڕ ئازار و زەحمەت بۆ دایک و باوک و بۆ کۆمەڵگا پێشکەشکە.